خۆشەویستان سڵاوتان لێ بێ دیێوارەتان باش خۆشحاڵم کە ئەمڕۆژ لە کۆتایی هەفتەدا دێمەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێ دیارە لە ئێستادا و بە تایبەت لە ماوەکانی ڕابردوو لە دوای ئەوەی کە پەیوەندیەکانی نێوان هەردوو حکوومەتی اتحادی و حکوومەتی تورکیا بەرەو تا ئەندازەیەک بەرەو لاوازی چوو دیارە بە حکمی ئەوەی کە لە ماوەکانی ڕابردوو بەهۆی نەوتی هەرێمەوە کە حکوومەتی عێراقی لە دادگای نێوبژیوانی نێودەوڵەتی لە پاریس کاڵای تۆمار کرد دژ بە هەناردەکردنی نەوتی حکوومەتی هەرێم لە ڕێگەی تورکیاوە و سکاڵاکە ماوەیەکی پێچووتاوەکو بۆ دواهەمین جار لە بەرژەوەندی حکوومەتی عێراقی یەکلایی کرایەوە و تێیدا حکوومەتی هەرێمی کوردستان ناچار کرا بەوەی کە نەوت لە ڕێگەی کۆمپانیای سۆمەوە هەناردەی دەرەوە بکرێت بەڵام تاوەکو ئێستاکە دیارە نەوتی هەرێمەوە چەندین ڕۆژە و تێپەڕ بووە بەسەر ئەو سکاڵایە و نەوتی هەرێم یاخود هەناردەکردنی نەوتی هەرێم ڕاگیراوە ئەمەش بێگومان لە ڕووی کورتهێنان لە بودجەی گشتی عێراق کاریگەری هەبووە و وای کردووە لە ئێستادا حکوومەتی دیارە لە ماوەکانی ڕابردوو یاخۆ لە چەند ڕۆژی ڕابردوو وەزیری نەوتی عێراق سەردانی تورکیای کردبوو و بۆ ئەوەی کە تێیدا چەناڵێک یاخود تێیدا بگەن بە گفتوگۆ و بگەن بە خاڵێک بۆەوەی کە دووبارە هەردوولا لەسەر پرۆپۆزڵێک لەسەر کۆنتێکستێک ڕێکەون تاوەکو نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی تورکیاوە هەناردە بکرێتەوە بەڵام ئەوەی کە دوێنێ معلوم بوو دیارە وەزیری دەرەوەی تورکیا هاکان فیدان سەردانی عێراق یاخۆت سەردانی هەر سێ سەرۆکایەتەکەی عێراقی کرد و لەگەڵیان کۆ بۆ بۆی کە بگەن بە ڕێکەوتنیەک تاوەکو هەردوولا ڕێکەون کە چۆن ئالیەتێک میکانیزمێک بدۆزنەوە تاوەکو نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێتەوە لە ماوەکانی ڕابردوو تورکیا فشاری زۆری خستە سەر حکوومەتی عێراق هەر لە گرتنەوەی ئاو هەر لە کۆمەڵێک پرەنسیپ و کۆمەڵێک ئالیەتی دیکە بۆەوەی کە عێراق بێتە ژێر ئەو بارەی کە ناچار بێت بە فشارەکانی تورکیا بەڵام هەتاوەکو ئێساکە حکوومەتی عێراق نەهاتە ژێر ئەو باری کە ناچار بێت بە ئەو فشارانی کەوا تورکیا لەسەر حکوومەتی عێراق کردوونی بۆیە وەزیری دەرەوەی تورکیا سەردانی عێراقی کرد و لەگەڵ سەرۆکایەتەکان کۆبوو و دیارە لە هەرێمی کوردستانیش لەگەڵ ئەمڕۆ لەگەڵ بەڕێز قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کۆبەوە تێیدا کۆمەڵێک پرسی هەڵواسراوی نێوان هەردوو لە هەم حکوومەتی هەرێم و هەم حکوومەتی تورکیا گفتوگۆی لەبارەوە کرایە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە تا چەند گرنگە گفتوگۆ دانوستان دیالۆگ لێ تێگەشتن حیوار بکرێت بە پرەنسیپێک بکرێت بە ئەلتەرناتیڤێک بۆ جێگرەوەی کۆمەڵێک ڕێکاری دیکە تا چەند لە دنیای مۆدێرن و دنیای ئێستادا گفتوگۆ و دیالۆگ ئەبنە ڕێگە چارەیەک ئەبنە شادەمارێک بۆەوەی کە لایەنە سیاسەکان چ لە نێوخۆی عێراق و چ لە نێوخۆی هەرێمی کوردستان و چ لەگەڵ وڵاتانی ئیقلیمی بگەن بە دەرچەیەک بگەن بە ڕێگە چارەیەک بۆی کە کێشە هەڵواسراوەکان چارەسەر بکرێن ئەمڕۆ لەگەڵ بەڕێز خات و شنۆ ڕەمزی هیرانی ئەندامی مەکتەبی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵم دەبێت خات و شنۆ سڵاوت لێبێت سپاس بۆ ئامادەبوونت بەگشتی و سەرەتا پێم خۆشە ینی لە دەستپێکدا ئاماژە بە گرنگی دیالۆگکەین بۆ چارەسەرکردنی کێشەکان یعنی لە دنیای مۆدێرندا بەتایبەت لە دوای جەنگی جیهانی دووەم و ڕاگەیاندنی جارنامەی گردردونی مافەکانی مرۆڤ ڕاستە هەتاوەکو 90 بۆ 91 جەنگی ساردی نێوان رووسیا و ئەمریکا دوو بلۆک یاخود دوو جەمسەری سەرەکی هەبوون بەڵام لە ئێستادا گفتوگۆ و حیوار شوێنی چەکی گرتوۆتەوە هەرچەندە بابەتی پرسی ئۆکراینە و پرسی رووسیا ئەمەش قسە و باسێکی دیکاڵەگرێ بەڵام بەگشتی لە دنیای سیاست لە دنیای مۆدێرندا گفتوگۆ دیالۆگ حیوار نەرمونیانی وەکو دەوترێ سۆفت پاوەڕ هێزی نەرم تا چەند گرنگە بۆی کە پەیوەندی نێوان لایەنە سیاسەکان بەرەو ئاقارێکی باشتر بچێت بەرەو دۆزینەوەی دەرچەیەک ڕێگە چارەیەک بۆ چارەسەرکردنی کێشەکان فەرموو کات بۆ تۆیە زۆر سپاس بۆ بەشداری پێکردنا سەرەتا مەوێ بڵێم بەڕاستیش ئەم سەردانەی بەڕێز هاکان فیدان بۆ عێراق و هەرێمی کوردستان لە ڕووی دیالۆگ و بەرجەستەکردنی دیالۆگێکی ئاشتیانە لە نێوان بۆ چارەسەرکردنی پرسە هەڵواسراوەکانی نێوان عێراق و هەرێمی کوردستان و بەگشتیش تورکیا گرنگە
وەک ئێوە خۆتان ئەم مەژەتان پێدا بەڕاستی هاکان فیدان کە هاتۆتە عێراق خۆی لە هەگبەیە چەند دۆسی زۆر گرنگن. هەندێک دۆسیا ڕاستی خۆ پەیوەستی بە عێراق و بینی عێراق و تورکیە، هەندێک دۆسیاش بە گرنگیەوە پەیوەستە بە هەرێمی کوردستان و بە تایبەتیش ئەو سنوورەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان تێیدا دەڕووی سیاسیەوە باڵا دەستا. گرنگی و دۆسیانە ئەوەن کە تورکیا لە ئێستادا ڕوبەڕووی چەند سزایەکی نێودەوڵەتی بۆتەوە لە سەرئاسی نێودەوڵەتی، چەند سزایەکی بەهۆی لە چەند ساڵی ڕابردوو لە 2014 تا 2023 بەهۆی هەناردەکردنی نۆتی هەرێمی کوردستان بەبێ ڕەزامەندی حکوومەتی عێراق. ترم باسە لە 6 مانگە ئەمە گفتوگۆ باسی لەسەرە کرێ و کە سزای یەکەم لە نێوان 2014 بۆ 2018 بووە کە ملیارێک و نزیکی 7.1 ملیۆن دلار سزا سەپیوە بەسەریا. اینی داهاتوش لە داهاتوشدا لە ئەوەی کە لە 2018 بۆ 2023 کە هێشتا بڕیارەکەی کلای نەبووتەوە، بڕیارە زیاتر لە 2 ملیار دلار بەسەر تورکیادا بسەپێ. بێگومان بۆ دەرچوون لەم دەرچەیەک بۆ دۆزینەوەی دەرچەیەک لەم قەیرانەی کە دروست بە بەهۆی هەناردە هەم ڕاگررتنی ئەم هەناردەیە و دروستبوونی ئەم قەیرانە زیانێکی مادی زۆرشیان بە عێراقوان بە هەرێمی کوردستان گەیاندووە. بۆ ئەوەی بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە پێویستی بە دیالۆگێکی گشتگیری هەردوو وڵات هەر سێلایەن هەیە کە ئێمە دەڵێن کە وڵات بەبەستمان لە عێراق و هەر سێلایەنیش بەبەستمان لەلایەنی هەرێمی کوردستانیشە. یەکمان دۆسیەکانی کە لە هەگبەی هاکان فیداندا هەبوون بە پلەیەک دۆسی پرسیدەوتە بۆ تورکیا لەوانەیە دۆسی پلەیەک پرسی تیرۆر بێ کە خوان وەکو کێشەی پەکەکە و مەسەلەی کورتە کەوان خۆیان بە پرسی تیرۆر و کێشەی تیرۆر بانگێشەی بۆ دۆخی ئەمنی بەڵێ دۆخی ئەمنی و دووەم پرسیش بەڕاستی پرسی ئاوە. بەڵام ئەمانە پرسی نەوت و پرسی غاز بوو برە شنۆخان لە ئێستاە بە تایبەتیانەوەی کە ڕوونە لە دوای سکاڵاکەی حکوومەتی عێراقی لە دادگای نێوبژوانی لە پاریس، یعنی لە بەرژەوەندی حکوومەتی عێراقا هەناردەکردنی نەوتی هەرێم سکاڵاکە لە بەرژەوەندی حکوومەتی عێراقا بوو، بۆیە ئێستاە پرسی نەوت و پرسی ئاو ئەمە بابەتێکە پەیوەندی بە حکوومەتی اتحادیەوە هەیە. ئەوەی کە هەیە دۆخی ئەمنی بابەتی غازە یاخود پرسی غازە، ئەمانە پەیوەستە بە شێوە و ئاخۆ ئەمە پەیوەستە بە هەرێمی کوردستان تەنها یاخود پەیوەستە بە جهەتێک کە لە هەرێمی کوردستانە. پێم خۆشە بە ڕوونی باسی بکەین. ئەگەر زۆر بە ڕوونی بێنی سەر ئەم بابەتە بەڕاستی پرسی نەوت لە ئارادا نەماوە بۆ هەرێمی کوردستان، چونکە ئەم دۆسی نەوتی تر ڕادستی حکوومەتی عێراق کراوە. حکوومەتی عێراق چۆنچۆنی لەگەڵ هەرێمی کوردستان ڕێکەکەوێ ئەمە زیاتر پەیوەستە بە سیاسەتی نەک تەنها بینی تورکیا و عێراق، ئەمە پێویستی بە سیاسەتی ئەمریکا و رووسیا و بەگشتی ئەو سیستەمە تازەی کە بەنیازن ئەمریکا لە ناوچەکەی جێگیری بکە پەیوەستە زیاتر بەم سیاسەتانە تەڕەفی شیعە و سونە ئەمانە زۆر ناچمانە موردەکاریە. بەڵام ئەوەی کە من لێرە مەبەستمە ئەوەی کە تورکیا لە هەرێمی کوردستانەیە بە تایبەتیش لە زۆنی وەکو ئێمە خۆمان ناوزەندەکەن لە زۆنی سەوز ئەوێ ئەمە چێلگەکانی غازی چەمچەماڵە کە ئەم خێرگانە گرنگێکی استراتیژی زۆر گەورەی هەیە بۆ مەسەلەی وزە. یەکێکن لەمانەیە کە ئەمە ئەگەرم چێلگانە بکەونە سەر نەخشەی جیهانی وزەی جیهانیەوە بەڕاستیش ئەتوانێت بە جدی جێگرەوەی غازی رووسیا بێ بۆ جیهان، بە تایبەتیش بۆ رووسیا بۆ تورکیا و یەکێتی ئەوروپا. تورکیا ئێستا مەبەستێتی کە ئەم غازی کە لە سنووری چەمچەماڵە هەیە بە تایبەتی چێلگەکانی غازی کۆرمۆ کە ئەم دوایانە 5 بۆ 6 بیرە نەوتی بیری غازی تازە لێدراون، مەبەستێتی کە ئەمانە بە بۆڕیەکبی بەستێتەوە بە تورکیا و لەوێەوە هەناردەی یەکێتی ئەوروپا بکرێن. ئەم غازی کە لە چەمچەماڵە هەیە بە تایبەتیش لە ڕووی هەم کوالێتیەوە هەم لە ڕووی ئەرزانیشەوە زۆر باشتر و ئەرزانتر و کولفەی کەمترە لە چاو ئەو غازی کە تورکیا لە رووسیا و لە ئەزەربەیجان هەناردەیە کرد. بۆیە ئێستا بە شێوازێک کە تورکیا دەستی لە نەوتی هەرێم شوشت کە ئیتر ئەبێ معاملە لەگەڵ کۆمپانیای سۆمە و لەگەڵ دەوڵەتی عێراق بکە، ئێستا ئێوێ بە شێوەیەک لە شێوەکان بە زەختی پرسی مەسەلەی تیرۆر و بە زەختی مەسەلەی پەکەکە و بە هەندێک شێوازی تر ئێوێ بۆ نمونە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاشێشتە ژێرباری
بەڵام ئەمە تەنها یەکێتی نیشتیمانی کوردستان ناتوانێت بە تەنیا قەرار لەسەر ئەم بابەتە بدا گەشتی ڕۆڵێکی گرنگی هەیە چونکە ئەمە لەژێر سنووری دەسەڵاتی یەکێتیدایە بەڵام ئەمە بێ لە چوارچێوەی یاسای نەوت و غازی عێراق ڕێک بخرێ بە ڕەزامەندی حکوومەتی عێراقا بتوانین اتفاقێکی یعنی ناوچەیی لەسەر هەبێ بۆی بتوانن ئەمە بکەن ئەمە بە تەنها شتێک نییە کە تۆ بڵێ ئەکرێ اتفاقی لە بینی یەکێتی نیشتیمانی وێنی تورکیا بکرێ چونکە ئێمە بینیمان ئەو اتفاق تاکڕەوانەی کە لە ڕابردوو کران و ئەو گرێ بەسە 50 ساڵە تاکڕەوانەی کە حکوومەتی هەرێم بەلایەنێکی سیاسی بە تاکڕەوی زیاتر تۆڵی حکوومەتی هەرێم عفوم کە ببوورە شنۆخان ینی تۆڵی حکوومەتی هەرێم ینی گیرێکی بەسەر حکوومەتی هەرێمە ئەو اتفاق 50 ساڵیە ینی بەڕستان پێتان وایە وەکو تا ڕادەیەک چاودێرێکی سیاسی ینی حکوومەتی هەرێم ئەنجامی داوە یاخود جیهەتێک حزبێک لایەنێکی سیاسی بە ناوی حکوومەتی هەرێم و ئەنجامی داوە ڕایەوە چێ لەبارەیەوە بەڕاستش لەگەر ئەنجام ئێمە خۆمان وە ئەبینین ینی لە حکوومەتی هەرێم ئەگەر حکوومەتی هەرێم هەموو لایەنەکان و ئەوەی کە لە حکوومەتا بەشدار بن ئەنجامیان داوە دەر ئەنجام سەیرەکەن بۆ ئێستا لە ئێستاوە بۆ چارەسەرکردنی ئەم مەسەلە تەنها ئەو شاندانەیە چن لە حیزبێکا پێکاتوە ئێستا و ڕابردوو لە داهاتوشدا یەک لایەنی سیاسی خۆی بە خاوەنی ئەم دۆسیە بینیوە خۆی تاکلایەنە زیاتر بەبێ گەڕانەوە بۆ لایەنەکانی بەژار لە حکوومەت گرێبەستەکەی ئیمزا کردووە و هەر خۆشیێتوانی باجەکەی ئەمە بەڵام بەداخۆی بە میلەتی کورد باجی ئەمەدا من پێم وایە یەکێتی نیشتیمانی کوردستان لە مەسەلەی غازە ناکەوێت کە هەمان ئەو خەڵەیە زۆر بە شێوەیەکی عەقلانەتر زۆر بە شێوەیەکی یاسایی و دەستوری مامەڵە لەگەڵ ئەم دۆسیەکە کە ئەوەیە کە بێ لەگەڵ حکوومەتی عێراقا ڕێککەوتنێک لەسەر بنەمای لەسەر لەژێر سایە یانش لە ڕۆشنایی دەستوری عێراقا ئەمە بکرێت چونکە لە دەستورە مادەیەکی دەستوری هەیە کە ڕێگەدا هەر ناوچەیەکی داهاتێکی سروشتی تیابێ ئەتوانن ئەم ناوچەیە خوان استفاده لەم داهاتە بکەن و بە ڕێژەیەک ئەتوانن بیفرۆشن ئێمە توانین لە چوارچێوەی لە ڕۆشنایی ئەم مادە دەستوریە بەڕاستیش مامەڵەیەکی باش بەم سامانە سروشتیەوە بکەن و بخەینە ژێر خزمەتی گەلی کوردستان خەڵکی کوردستان کە لەم نەهامەتیە بتوانین ڕزگاری بن لێرەدا پێگە و بەڕاستیش پێگە و گرنگی و ئەهمیەتی هەم سنووری سلێمانی و سنووری ئەوەی هەم پێگەی سیاسی یەکێتی و استراتیژیەتی یەکێتی لە مەنتیقەکە نیشانەدا بۆی من پێم وایە مەسەڵەن هاتنی هاکان فیدان و بە تایبەتیش بینینی کاقوبات لەم کاتەیە یەکێکە لەم بابەتانە ینی ئەوجار چێپی خۆشە چێپی ناخۆشە ئەتوانن ئەمانە و کاتە ئەتوانن لە داهاتوودا ئێمە بەڕاستیش استفادەیەکی زۆر باش هەم بۆ خودی گەلی کوردستان هەم خودی بژانەوەی ناوچەکە هم بۆ خودی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئاسی سیاسیە تعامل بەم دۆسیەوە بکەن من بەشێکی تر حەزەکەم ئاماژەیەکی پێدەم ئەویش کە بەڕاستیش وەکو دۆسی ئەمنی باسەکەن بەڕاستی ماوەیەک لەمە ینی دەوڵەتی تورکیا قورساییەکی زۆریدا ئەم ناوچەیە بۆ لەسەر بەتایبەتیش لە بواری پرسی ئەمنی و کاری مخابراتی و تەنانەت کاری تیرۆری زۆری ینی تیرۆرکردنی کەسایەتیەکانی بەکەکە و خەڵکی مەدەنی بەبەرکەوت و ئەمانە ئەتوانین ئەگەر لە داهاتوودا ڕێکەوتنێکی لەم شێوەیە بوو کە لە بەرژەوەندی هەمولایەکە شکایەوە ئەتوانین بەڕاستیش ئەمەش کەم بکەینەوە ئەم دیاریدانەش کەم بکەینەوە ئەم قوربانیانە کەم بکەینەوە لانی بەرامبەریش مەسەلەن ئەم هێزانەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستان و لێرن ئەنی ئێمە بەدەر لە عاتیفەی نیشتیمانی بەدەر لە مەسەلە پرسەنەتەوەیەکە ئەبێ ڕەچاوی بارە ئەمنیەکە و ڕەچاوی دۆخە سیاسی و ئەقلیمیەکان بۆ دۆزینەوەی ڕێگە چارێک تا چەند گفتوگۆ و حیوار و دیالۆگ گرنگی ینی بۆ نمونە شنۆخان ینی بە مێژووی عێراقا تێپەڕین ینی بەر لەوەی کە دەوڵەتێک بە ناوی عێراقەوە دروست بێت و مەلیکێک لە وڵاتانی عەرەبی بێنی بیکەتە پاشا یاخود دەوڵەتمەدار یاخود با بڵێن سەرکردەیەک لە عێراقەوە وڵاتێکی نوێ بە ناوی عێراقەوە دروستکەیت و کورد کە پێکاتوە لە چەند ئەمارەتێک و بە ناوی دابەشکاری غەنیمەی جەنگ کورد پارچە بکەیت یعنی ئەوەی کە ڕوونە لە ئێستایە هیچ منفەزێکت نییە تۆ دەوروبەرت وڵاتانی ئیقلیمی یاخۆ تۆ بۆ من لێرە لەگەڵ عێراقا بەرێکەوتنت هەیە لە ڕۆژهەڵاتە لەگەڵ ئێرانە لە باکوور لەگەڵ تورکیا لە ڕۆژئاوا لەگەڵ سووریایە کەواتە لەناو قەفەسێکیت وە ئەم قەفەسە ینی چواردەوری تەندراوە بە کۆمەڵێک بۆمبی مین ڕێژکرا و ینی
ئەمانە ینی تا چەند ئێمە پێویستمان بە حیوارێکی گشتیەوە تا چەند پێویستمان بەوەیە کە هەمە لە سەرەتای ئاماژەم بۆی داگەر لە دنیای سیاسیە وەک دەوترێ هێزی ڕق هەبێ یاخود هارد پاوەڕ هەبێ یاخود وە هێزی نەرم هەبێ سۆفت پاوەڕی پێ دەڵێن لە نێوانیشانە هێزی زیرەکە کەواتە ئێمە تا چەند پێویستمان بە هێزی زیرەک و هێزی نەرم هەیە بۆ ئەوەی کە لە ڕێگەی گفتوگۆ لە ڕێگەی دیالۆکەوە ینی بۆ نمونە ئەگەر بەرامبەرەکانمان لایەنی بەرامبەر ئەگە هەر لایەنێک و هەر جیاتێک بێ ئەگەر میکاڤیلی ئاسا کار بکەن ئامانج پاساوی ڕەفتارە لە پێناو ئامانجەکەیان هەموو ئامرازێک بەکاربێنن کەواتە ئێمە تا چەند پێویستە لێزانانە لێهاتوانە حەشیمانە ڕەشیدانە لەگەڵ ئەم دۆخە هەنووکەی کە ئێستا هەیە مامەڵە بکەین بەتایبەت لە پرسی وزە چکە پرسی وزە پرسێکی سیاسیە پرسێکی ئابووریەوە پرسێکی ئابووری کەواتە هەر پەیوەست نییە بە عێراق و وڵاتانی ئەقلیمی هەر پرسێک کە ئابووری بوو پەیوەستە بە جیهانەوە پەیوەستە بە سەقامگیری ئابووری جیهانەوە یعنی سبەی دووەی هەر خەلەلێک هەر کەلێنێک هەر بۆشاییەک لە سێکتەری ئابووری ڕووبدا ینی بە دووری مەزانە زەلیهێزەکان بێنە سەرخەت لەسەر ئەم پرسەکەواتە تا چەند پێویستمان بە هێزی زیرەک و هێزی نەرم هەیە بۆی کە لێزانانە مامەڵە بکەین لەگەڵ لایەنەکانی بەرامبەر بەڵێ گرنگە بەڕاستیش خۆ هەموو پرسێک لە کۆتاییە هەموو جنگێکیش لە کۆتاییە لەسەر مێزێکی گفتوگۆ و دانیشتنی سیاسی و دیبلۆماسیانە کۆتایی پێدە ئەم پرسە پرسی کە تورکیا ناوی ئەنێ تیرۆر بەکە کە ناوی ئەنێ پرسێکی ڕزگاری نیشتیمانی ئێمە ناوی ئەنێن شتێکی تر بەگرنگ زۆر گرنگە هەموو لایەنەکان کە بێن لەسەر گفتوگۆکەن قۆناغێکی گفتوگۆ کاتی لە 2013 دەستی پێکرد لە تورکیا بەڕاستی سیرمان کرد ئاراسەیەکی زۆر زۆر ئینسانی زۆر گەورەی بەخۆدیر بەدەخەوە هەندێک ئەو کەسانی کە ڕاندیان گرە و لەسەر شەڕ و چەک فرۆشتنەکەن لە ناوچەکە نیانێش پرۆسەکە سەر بگرێ ئەمە دووبارە گەڕاینەوە خاڵی سفرە لێرەدا من ئەمە ینی بەڕاستیش ئەمە بڵێم ینی زۆر زۆر جێی سەرنج ئەگەر ئێمە سەرنج بدەین حەکام فیدان کە بەڕەکەس کوردە ئەو بەڕێز کەمال دەین هیچ وەزیری دەرەوەی عێراقیش دەرەوە بڵێ دکتۆر کەمال دکتۆر فواد حوسێن بەڵێ دکتۆر فواد حوسێن بەڵێ ببوو لە ناوەکەی تۆزەین بوو لەسەر زمانم هەردووکیان کەسایەتی کوردن کەواتە دوو کەسایەتی کورد هاتوون بۆ بەرژەوەندی دوو دەوڵەت بەیەکەوە دانیشتون ئەی باشە ئێمە بۆ کەسایەتی کورد ناتوانین دوو کەسایەتی کورد بینین بۆ بەرژەوەندی خۆمان لەگەڵ یەکترا دانیشین يعني ئەمە بەڕاستی زۆر زۆر جێی سەرنجە کورد سەیریکانی من لە دوێنێەوە کاتی ئەم گفتوگۆ وینەکانم بینی سیرەکەی دوو وەزیری دەرەوەی عێراق هەم کوردە وەزیری دەرەوەی تورکیا هەم کوردە هاتوونە بۆ بەرژەوەندی تورکیا و وڵاتی عێراقە گفتوگۆکەن و مشاومە لەسەرەکەن و بە هەموو هونەرەکانی دیبلۆماسی مامەڵە لەگەڵ یەکترەکەن بۆی وڵاتەکانیان تیادا سەرکەون کەواتە بۆ کورد ناتوانێت ڕۆژێ لە ڕۆژان بۆ خۆی ینی بۆ خودی خۆی بتوانێت ئەم سەرکەوتنەوەی بۆ هەتا ئەمە ببێتە نمونێک بۆ هەرێمی کوردستان بۆ ئەو لایەنانەی کە بەڕاستی زۆر تاکڕوانە زۆر بە نەفەسێکی حاکمیەتێکی مطلق کە خۆیان حاکمی مطلقی هەرێمی کوردستانن ئەتوانن بکوژ و بڕ و خود خاوەنی ژێرزەمین و سەرزەمینی ئەم وڵاتە بن بەڕاستی ئەمە نمونەیەکی زۆر جوانە ئەگەر دەرسی لێ ببینین بە درێژایی مێژوو ئێمە کە خۆ جەنابەت ئاماژەت پێدا ینی هەر لە ئیماراتەکان و هەر لە شێخ ئیدریسی بدلیسی تا ئەگەینە سەلاحەدین ئەیوبی تا ئەگەینە ئەبڕۆینەوە هەتا دوا تا ئیمپراتۆریەتی میدی ئەگەر بڕۆینە ناو مێژوو ئەبێنی هەمیشە ئەم مێژووە دووبارەیە بەڕاستی من خۆم ڕاستی احساسێکی زۆر ناڕەحەت و زۆر سەیریدا پێم کە ئەم میدی منە بینی وتم هەمیشە شاعری گەورەی کوردی ئێمە دەڵێ نەماخانەی داڕێژی چیرۆکی عاشقی کوردەنە لە کوردستانە هێشتا دەژی زین و مەمەیەکی تر داتۆ بیرە بەرچاوی خۆ لەلایەنی سیاسیەوە ینی دەتۆ بێن ئەم تاریخە داڕێژیتەوە کەواتە ئەم نمونەی دوێنێ ئێمە بینیمان لە حەکام فیدان و بەڕێز دکتۆر فواد ینی ئەمە نمونی ئەوەیە کە بەڕاستیش ئێمەش ئەتوانین بۆ وڵاتەکەی خۆمان شتی باش بکەین زمینەی باشمانەیە خەڵکێت داوامان لێکا کە ئەم سامانە سروشی و ئەم سامانە بە نرخی لە وڵاتی خۆمان هەیە لێمان وەرگری و بەکاری بێنێ و ئێمە بۆ ناتوانین بۆ خۆمان بەڕاستی بەڵێ شنۆخان پێشبینیەوە کرا کە وەزیری وزەی تورکیاش لە کۆبنەوەکان ئامادە بێت ینی ئامادەبوون یاخۆت هاتنی وەزیری وزە ئەمە دلالەتی چیەوە چیمان پێڵێت جگە لە وەزیری دەرەوە کە هاتۆ بۆ ئێرە کەواتە هاتنی وەزیری وزە بۆچی دێت ینی لە ماوەکانی ڕابردوو بینیمان کە وەزیری وزەی عێراق یاخۆت وەزیری وەفدی حکوومەتی عێراقی سەردانی تورکیا کرد بەڵام ئەوەی کە تیا باس دەکرا بوو هەناردەکردنەوەی نەوتی هەرێمە لە کۆبنەوەکان بەڵام
هاتنی وەزیری وزەی تورکیا بۆ کۆبوونەوەکان و ئامادەبوونی یعنی ئەمە چیمان پێڵێت هاوتەریب لەگەڵ وەزیری دەرەوە سيرك أم دوسية زور جيشتوتا بن بس يعني أما جشتي قصي أو أما تياكلي أم دوسية بوشي جيشتوتا بن بس دو خالي زور قرين كي كتركيا ناوية تنازلي لسرقة هيك كان أو هيك برسي أو حكميك أو سزايك لا دادگای پاریسا دەرچووە یەکێکیان کە وتم 2 ملیار کەوەی ماوە ئەوەی پێشووتریش بەڕادەیەک وا ئیتفاق بوو کە لە عێراق بۆ لە مانگی ڕەمەزانە کە ئەم بابەتە ڕوویدا وا ئیتفاق بوو کە بە درێژایی مانگی ڕەمەزان تورکیا ئەو بۆ عێراق بەرداتەوە بۆی هاوارەکانی عێراق خوشکی نەکە لە بەرامبەرشە عێراق لەم سزایە لە ڕێژەی پارەکە خۆش بێت بەڵام ئەم خۆشبوونە چۆن بوو خۆی لە ئەساسا 10 ملیار دلار بوو بە تەمیزکردنەوە بە ئینی عێراق هاتە سەر ملیارێک و تزیی 7.1 ملیۆن دلار ئەمەیان تورکیا ئەڵێ بە بەنیهاییان ئەبێ ئەمە بکرێت دووەم لەسەر نرخی تێچووی بۆڕی و تێچووی کۆمپانیاکان و ئەمانە ئەوەی سۆمۆدانیا لەسەر سێزدەی و ئەمە زۆر وردەکاریە بەڕاستی نایە بەبیرم نایە ئێستا ڕاستەوە ئەمە یەکەمیان تورکیا ئەوێ بەلانی کەم ئەگەر سزاکەش بە ئەم نرخە بە عێراق کەم کاتەوە ئێستا تعاملی تورکیا بە هیچ شێوەیەک لەگەڵ هەرێمی کوردستانە نەماوە ئێستا بە هەر چۆنێ بێ ئەوێ بە زەختی پرسی ئاو بێ بە زەختی پرسی مەسەلەی ئەمنی بێ بە زەختی ئەوەی بێ کە بتوانێت شتێک بە عێراق دابەزێنێ یعنی شتێک بە عێراق کەم کاتەوە چونکە ئێستا تورکیا لە حاڵەتی سزای نێودەوڵەتیدایە یعنی چۆن دەڵێن لە حاڵەتی هێرش نیە لە حاڵەتی بەرگریە بەڵام خۆی وان نیشانەدا کە خۆی زاڵە لە پرسی دیبلۆماسی خۆی ئەتوانێت ئەگەر وانە بێ 5 ڕۆژە وەزیری دەرەوەی تورکیا لێرە چیەکە دەرگا بە دەرگا لە وەزیر و بە عمار حەکیم و بە هەموو لایەنەکان دەرگا بە دەرگا لایەنی عێراقی ئەگەر حاڵەتی تورکیا زۆر مسەیتەر بە لە حاڵەتی دیفاع نەبە من لە باوەڕدانە بووم وەزیری دەرەوەی تورکیا بێ ئاوا دەرگا بە دەرگای لە عێراق بدەوکە جاران زۆر بێباک بوو دوم خاڵشەوەی هینە هەیە پرۆژەیەکی زۆر گرنگە پرۆژەیەکی گەورەیە بناوی دوسێ ناوی لێ ئەکرێن بەڵام پرۆژەی ڕێگای ئاوریشمی تازە پرۆژەی گەشە پێدانی تازە ئەمە پرۆژەیەکی ڕێگای وشکانیە لە تورکیاوە دێ تا بەندەری قەسر و فاو و بەسرا ئەڕوا ئیتر ئەم پرۆژەکە دراوەتە چەند کۆمپانیەکی ئیتاڵی کۆمپانیەکان زۆر کۆمپانیای ئەکتیف نین وەزیری وزە و تا وەزانە وەزیری ڕێگاوان و ئاودانکردنەوەی تورکیاش دێت ئەنوێ ئەم پرۆژەیە لە دەستی ئەوان دەربین تورکەکان خۆیان بیکەن ئەم پرۆژەی ڕێگای وشکانیە هەم ڕێگای ئۆتۆبانە هەم ڕێگای شەمەندەفەرە و ڕێگایەکی بەڕاستی زۆر گرنگە ئەم ڕێگایە هین ئەبەستێتەوە بە یەکە ئەوروپا و باشەڵ عەرەبیان بە کەنداوی فارسی ئەبەستێتەوە لە ڕووی استراتیژی جیۆپۆلیتیکیدا زۆر گرنگە لە سەداسی ئەهەمیەتی کەنداوی سویسی مصر کەمەکاتەوە و نیگەرانێکی زۆر گەورەی مصریش هەیە لەم بارەیەوە بۆ دروستکردنی ئەمە ئەمریکاش تا ڕادێک ینی کەمتر بەرەوڕووی ئەم پرۆژەیەوە دێ بەڵام تورکیا زۆر پێداگرە لە جێبەجێکردنی ئەم پرۆژەی چونکە قازانجێکی زۆر گەورە لە ڕووی ئابووری و هەم لە ڕووی استراتیژی و جیۆپۆلیتیکیشەوە ئەمە ئەم دوسێ خاڵانە زۆر گرنگە بەڵام خاڵێکی تریش هەیە من ئەمێ ئاماژەی پێدەم کە وەزیری وزە لێرەیە کە لێرەیە بەڕاستیش بە هەر سێ وەزیری ئاودانکردنەوە وەزیری وزە و وەزیری دەرەوە یعنی ئەیانوێ بەدەستی خاڵی نەڕۆنەوە بە وڵاتەکەی خۆیان چونکە تورکیا بەڕاستیش لە هەڵمەتێکی گەورەدایە بۆ ئەم بابەتە بۆ ئێوەی لە دەرئەنجامدا بە کەمترین زیان لەم کێشەیە بێتە دەرەوە ئەوەی کە ئێستا لە ئێستادا زیانی زۆری کردو بەڕاستی دەوڵەتی تورکیانیە لە ڕووی مادیەوە ینی من ئەمە بڵێم بە دەوڵەتی عێراقا ئەمە زیانەکان نزیکەوە لە 7 ملیار دلار نزیکە بێتەوە ئەوەش کلێنێکە خاتە بچەی عێراق بۆ 3 ساڵی داهاتوو بۆیە من پێم وایە ئەگەن بە دەرئەنجامێک بەڵام دەرئەنجامەکە جارێ من لە باوەڕدانیمە ئاواز و بگرێتە دەست چونکە بەڕاستی تورکیا مصڕە لەسەر ئەوەی یەک لەو دوو خاڵانە بەدەستبێنی خاڵێکی تریشەیە زۆر گرنگە ئەمە زۆر زیانی هەرێمی کوردستانە ئەوەیە کە یەک لە بەندەکانی گرێبەستە 50 ساڵێکە ئەوەیە کە لە کاتی شکانی بۆڕیەکان وەستانی هەناردەینەوەت یان هەر حاڵەتێکی سروشتی و ئەمری ڕوو بدا هەموو زیانەکان هەرێمی کوردستان شانی بداتە بەر یعنی بەڕاستیش ئەمەی کە داهاتوو بێتەوە شتێکی وە ڕووبا و چونکە تورکیایەکێکیش لەو بەندانێکە بێداگرە لەسەر ئەوەی جێبەجێ ببی ئەڵێ 2 ملیار دلار و 1.5 کەماوە ئەبێ هەرێمی کوردستان بیدا یەک سەبەبی لە هاتنی بۆ هەرێمی کوردستان و لای
سەرانی پارتی دیموکراتی کوردستان و حکوومەتی عێراق عفو هەرێمی کوردستان پێداگریە لەسەر ئەمەیە کە دەبێت ئەم بەندە جێبەجێ بکرێ ینی بۆیە هەرچەندە گرێبەستەکە سڕە تا ئێستا نازانی دەرئەنجامەکەی چێ بێ حکوومەتی عێراق قبوڵیەکە ئەم گرێبەستە بەدرێژەیە بێت تا 50 ساڵی تر یان بە شێوەیەک لە شێوەکان ئەم گرێبەستە چونکە هیچ ئەوەیەکی چۆنڵی باگراوەندێکی یاسایی نییە ئەم گرێبەستانە لە حاڵاتی هەڵۆشانەوەی ئەم گرێبەستانە کێگێتە ژێرباری زیان و زەرەرەکان دووبارەوە هەرێمی کوردستان و باجەکەی خەڵکی کوردستانەیە ئەتر لەمانە من کۆمەڵێک بابەت بەیەکەوە من وتم لە سەرەتاشدا لە هەگبەی تورکیا لە بۆ عێراق چونکە لە دوای هەڵبژاردنەکانی مانگی ئایاری ئەم ساڵەکەی تورکیا و دامەزراندنەوەی کابینەی تازای حکوومەتەکەی ئەردۆغان و سەر لە نوێ کۆسێپتێکیان پاکێجێکی سیاسەتی دەرەوەی ئەمریکا بۆ تورکیا یەکێک لەو وڵاتانی کە پێگەیەکی استراتیژی لە سیاسەتی دەرەوەی ئەم تورکیا هەیە عێراقا عێراق و بە دەرەجە جوشدا سووریا دێت بۆیە من پێم وایە ئەم تەماسانە ئەمانە تاکۆتایی ساڵیش تا مانگی 12 تا ئەمەش زۆر بەڕاستی بەجددی زۆر ینی ئەم تەماسانە بە بەردەوامەکان و لە داهاتوودا من ئەگەر نەکرد نەتیجەیەکی زۆر باشیان زمینێکی زۆر باشیان خۆش نەکرد من پێم وایە ڕەجە بەردەوام خۆی دێتە سەر خەت و خۆی دێتە عێراق. بەڵێ من بەڕاستی ئەمە کەمە دواپرسیارم بەڵام پێم خۆشە بە کورتی وەڵام دێتەوە عەرەب قسەیەکی ئەڵێ الأمثال تضرب ولا تقاس یعنی قسەیەکی باو هەیەڵێ ئەو مارەی کە پێستی خۆی ناگۆڕێت بەرەو هەڵدێر و بەرەو لە ناوچوو نەچێت ئەی دەڵێن کەمە بۆ مرۆڤیش ڕاستە ینی هەر مرۆڤێ ئەگەر بێت و بیرکردنەوەی و شێوازی مامەڵەکردنی و شێوازی تەنسیقکردنی لەگەڵ لایانی بەرامبەر ڕێکارەکەی نەگۆڕێت بەرەو ئامانجەکەی بێگومان ئەنی ئەنجامەکەی لە ناوچوون ئەگەر لە ناویش نەچێت ئەوە بێگومان لاوازە ینی قسەیەکی دیکەشێ دەڵێت کە بۆ نمونە بیرکردنەوەکان وەکو چەکوان ئەگۆڕدرێن لەگەڵ گۆڕانکاری ڕۆژەکان و هەر کەسێک بیەوێ کە بیرکردنەوەی نەگۆڕێ و لەسەر هەمان نەهج و سیاقی پێشوو بمێنێت وەک ئەوە وایە بە شمشێری عنتەرەی کوڕی شەداد ڕوبەڕووی کلاشینکۆفێک بێتەوە یعنی ئەم نەمە کەمە بەستمە بۆ سیاسەتی ئێمەی کورد بەگشتی لە هەرێمی کوردستان نەهجی ئێمە ینی تا چەند گرنگە ئەو هەڵانەی لە ماوەکانی ڕابردوو ئەنجام دراون بە هەمان هەڵەیە نەچینەوە ینی لە پند لەوانەکانی مێژوەرگرین بەڕاستی چۆن فوکۆ ئاماژە بەوە دەکا کە دەڵێ شێوەی تێگەشتنی ئێمە بۆ ڕابردوو شێوەی تێگەشتنی ئێمە بۆ ئێستا و بۆ داهاتوو نماینداکە کەواتە ئەوەی کە باش بۆ باشتری کەین ئەوەی خراپە بەرەو باشی بەرین ئەمە تا چەند پێویستە بۆەوەی کە لە داهاتووە بەڕاستی بەرەو ئاقارێکی دیکە و بەرەو ئاقارێکی خراپ نەچین پێم خۆشە بە کورتی وەڵام دێتەوە بە سپاسەوە. دەست خۆش بێ سپاس دەکەم بێگومان ئەمە ئەبێ ئەم عقلەتی کە گوتمان بیگونجێنین لەگەڵ سیاست و سەردەم و پێویستی ئەمەڕۆکە و پێویستی گەلەکەمان بگونجێنین جا ئەمە شعارات نییە ئەمە دروشم نییە ئەمە حقیقەتە لەوانە لەمە سیدکە نەگەر بگەڕێنەوە 20 ساڵێک لەمەوبەر لە کاتی ڕوحانی ڕژێمی سەدام خاڵی خۆش بوو مام جەلال کە چوە سەر ساحەی سیاسی عێراقا چەند بەهێز بوو کورد گەوردە ئێمە هێنامان ئامانجەکانمان ئامانجێکی نیشتیمانی زۆر گەورەی خەونێکی گەورەوە هێنا بە بۆڕێنەوتێک و بە چەند بیرەنەوتێک و بە چەند مەسایی برسێکی ئەمەشکە نەک لە پێناو بەرژەوەندی میلەتەکە لە پێناو بەرژەوەندی چەند کەس و چەند تاخمەیەک و یان چەند لایەنێکی سیاسی هاتەست کردەوە بێگومان ئێستا لە دەوە دەچێت دوانی پێشوازی ناکەن ئەگەڕێنەوە ینی ئێمە بووینە گاڵتەجار لە بەخا لە ڕووی سیاسیەوە بووینە گاڵتەجار ئەجە بێژگە لەو باجە قورسێکە 9 ساڵە خەڵکی کوردستانی داکەواتە بەم عقلیەتەوە سپاتی کردکە تۆ لە مناڵێکی 9 ساڵی بپرسەکە ئەو کاتەی ئەم قەیرانە دەستی پێ دەچە پۆلی سی ابتداییە سەرەتاییە دێتە پرسی بە قەدەر من لە شت ئەزانێ چی خراپە چی هەڵەیە ینی کەواتە ئێمە ئەگەر لەم ڕابردووە لەم هەڵانە دەرس وەرنەگرین وەرنەگرین کۆتای خۆمانە ینی هەموو کۆتایەک لە هەڵەیەکەوە دێ هەموو هەڵی گەورە لە شتی بچووکەوە دێ بێگومان ئێمە پێمان وایە چارەسەرکردنی لەشتنیا بە یەکگرتنە بە هین ئەڵێن تورکەکان ئەڵێن هۆشگۆری ینی تۆ بەرامبەرەکەشت بخوێنی و بەرامبەرەکەشت حسابی بۆ بکەی بە پێوەرێک مامەڵە بکەی کە تۆ حاکمی مطلقنی لە وڵاتە ئەم عقلیەتی حاکمی مطلقە بەڕاستی زۆر شتێکی ترسناکە ئەمە وامانەیەکە ئەمە نەتیجەی ئەم ڕۆمانە تا ئێستاش ئەم ینی شاندێکە چێتە بەغاتە مامەڵە لەگەڵ بەغا بکە لە حکومەتدا چه حزبی تر سەرەکی هەن
بەشدارن لە حکوومەتەکەدا بەڵام هیچ پرسوڕا و هیچ ئەوە هیچ حسابێ و ئەچن وێنەوە ئەگەر نەتیجەیەکیش بەدەست بگرن ئەگەر شتێکیش بکەن بە لە پێناو بەرژەوەندی میلەتی کووردا کوردستانی حیا عەلە سەڵا قبوڵمانە بەڵام لە دەرەنجامیشە بەڕاستیش هیچمان نەبینی بۆیە ئەمە ئەقڵیەتێکە کاری پێکردی لە هەرێمی کوردستان ئەم مامەڵەیە کە ئەکرێ ئەگەر گۆڕانکاری بگەنە بەڕاستیش هەڵکەندنی مەرگی خۆیان گۆڕی خۆ على كل شيء يزيد عن حده ينقلب لضده يعني تو كم عربي مثال بو مدام مش بعربي مثال دست خوش دام بالي دست خوش بيبو نكا من هو دارم تشابي كوتني كان في دان لقر مريس كقبات طلباني درجه ميكي باشي بيبكي تجير خدمتي ملته كمان بلاني كم ناوچه كمان توزي هناسي كي ارام هالمجي وبتوانين بخين جير خدمته رفاهيتي خدمه گزاري خلچي خومان بتوغ خلق خوما زرو مستحق ك هي سپاس بۆ تۆ هەروکو چۆن دەوترێت سیاسەتی سەرکەوتوو ئەوە نییە کە زۆرترین دوژمن بۆ خۆم پێیاکەم بەڵکو سیاسەتی سەرکەوتوو ئەوەیە کە زۆرترین دۆست بۆ خۆم پێیاکەم بۆی کە بەرژەوەندەکانی خۆم لە پێی ناو گەلەکەم فراهم بکەم دووبارە سپاس بۆ تۆ خاتوشمان نەبیت زۆر سپاس بەڵێ بەڕێزان بە هیوای کۆتایی هەفتەیەکی خۆش بە هەموو لایەک هیوادارم کە ئێوەش ساغ بن سەلامەت بن دوور بن لە نەخۆشی و ناخۆشی و دەرد و بەڵا ماڵاوە